سڵاو ڕێز عەزیزان و خۆشەویستان، تۆزێک ئەو قسەتان بۆ کەمەوە بەتان بۆ خوێنمەوە، هیوادارم کە سوودی هەبێ بۆ هەموو لایەک. باشە، بەخێر بێن سەرچاوی من، بەخێر بێن یاخوا سەر ڕۆح. زۆر کات ناکوشم، دوو بابەتان بۆ خوێنمەوە، یەک دوو قسەکەم لەسەر ئەو قوتابیانەی ئەمڕۆی تر کاتەکان ناکوشم. عەزیزان بەخێر بێن سەرچاو، بە هەموو ڕەفیقانە کۆ ببنەوە، بەخێر بێن سەرچاوی ئارام ئەحمەد هاتن، خۆشەویستان و برایان و خوشکانی بەڕێز. ئای بەخێر بێن، تەلەفۆن مەکەن کاکی گیان، کاتی تەلەفۆن نییە برای من، کاتی تەلەفۆن نییە. سەرەتا هەمووتان بەخێر بێنە بێەوە بڵێم کە ئەو داواکاری کە خوێندکارانی پۆلی 12 کردویانە داواکارێکی ڕەوان و بەرهەقن، دابینکردنی چ ڕۆژ پشوو پێش تاقیکردنەوە و ئەم شتانە بەڕاستی مافی خۆیانەکە ئەو داوایە بکەن. هەڵبەتە دیارەکە وەکو من بیستومەکە دەوام دوا کەوتووە، ئەگەر 12 ڕۆژی تر بخەنە سەر پشووی ئەو قوتابیانە خۆ دنیا ناگۆڕێ، ئەوە نەبێ دنیاتن هەیە بەملایە و ئەم کۆمەڵگایەتان هەمووی فێری عیلم و معریفە کرد بێ. ئەیتر بۆچی واکەن لەو قوتابیانەکە کە ئەو داوایان هەیە؟ خۆ خوێندکارانی کوردستان نهاتون داوای نەوتان لێکەن و داوای برایم خەلیلکەن و داوای باشماخکەن و داوای نازانم ئەم هەموو دزی و فزیە بکەن. هاتووە کۆمەڵە داواکاری هەیە بۆ 12 ڕۆژ زیاتری بۆ کەشێکی عەجیب نییە بەڕاستی. بۆچی بۆیان ناکەن کاکە؟ بۆچی تەقیان لێکەن لەو قوتابیانە؟ براشینم جەماعەتی یەکێتی هەڵێم لە سلێمانی ناوی چێ ئاسایشە چییە؟ بەچ حەقیەوە تەقە لەو خەڵکاکەن کاکە؟ هەرویستم ئەو دوو دیێڕ لەسەر قوتابیان کە داواکەیان مافێکی ڕەوای خۆیان و پێچی بۆ ناکەکە تەقیان لێ بکەن و تەواو. ئەرەوەڵا عەزیزان، دوو بابەتان بۆ خوێنمەوە، دوایەوە لە خزمەتتان مەرەخەسە بم. یەکەمیان بابەتێکی بەختیار مستەفا ئەمینە، براکەی کاک نەوشیروان مستەفا. هیوادارم کە بە وردی گوێ بگن، چونکە ئازانم کە زۆر خەڵک زۆر تااقەتی خوێندنەوەی نییە. جان بۆتان بخوێنمەوە باشترە، یعنی گوێ لێ بگرم زانە و کابراایە لە چی. ئیتەمە قسەی من نییە لاقەتە، قسەی برای کاک نەوشیروان مستەفایە کە 70 ساڵ تەمەنی لەگەڵ نەوشیروان مستەفا سەرف کردووە. کاکە 70 ساڵ تەمەن لەگەڵ نەوشیروان مستەفای برایە سەرفی کردووە. ئەگەر ئەو شارەزانە بێت لە هەموو شتەکانی نەوشیروان مستەفا، وەڵای برا کە شارەزانیە. کوڕەکانی 25 ساڵ یا 30 ساڵ یا 35 ساڵ لەگەڵ باوکیان ژیاون، کە لەگەڵ خاڵانیشیان لەگەڵ باوکیان نەبوون، بەڵام ئەم هەموو تەمەن لەگەڵ براکەیان ژیاوە. هەتا ئەو دەقیقەی نەوشیروان مستەفا وەفاتی کردووە چۆن ڕێسەی لەسەر کۆشیەوە بووە. بەختیار مستەفا ئەمین خەرجی ماڵەکەی نەوشیروان مستەفا لە پشکێکی بازاڕی میترۆوە کرا، خەرجی خەسەخانە و کرێی خانووەکەی لەندەن هاوڕێکانی وەک یارمەتی بۆیان خەرج کردووە. هەر کەس و لایەنێ وەک موڵکی شەخسی کاک نەوشیروان ڕەفتار بۆ موڵک و پارە جێماوانەوە بکە، جگە لە ناشینکردنی مێژووی ئەو پیاوە هیچی تر نییە. پیلانی نەوشیروان مستەفا ئەوە بوو گردی زەرگەتە بکرێ بە وەقف لەسەر زانکۆی سلێمانی. نەوشیروان مستەفا هەمیشە لای خۆمان و بە مناڵەکانی وتووە حەز ناکا کاری سیاسی بکەن. ئەوەی دەستە و گروپە جیاوازەکانی گۆڕان بە فکر و کاری نەوشیروان مستەفا کردویانە، هیچ دژمنێک نەیتوانیوە پێ بکە. بەختیار مستەفا ئەمین برای نەوشیروان مستەفا ڕێکخەری کۆچکردووی بچووتەوەی گۆڕان لە وتارێکیدا لەبارەی موڵک و ماڵی نەوشیروان مستەفا و بابەتی تەوریسی سیاسی وەڵامی عومەری سێعەلی ڕێکخەری گشتی بچووتەوەی گۆڕان دەداتەوە. دەقی نووسینەکە وەڵامێکی پێویست زۆریش ماوە بۆ وتن. زۆر جار قسە و باسی بزوتەوەی گۆڕان و بەرپرسەکانی لە کۆبوونەوە تایبەتەکاندا سەبارەت بە مەسەلەی موڵک و ماڵی بزوتەوەی گۆڕان و پارە و پولی کاکم نەوشیروان مستەفا ئەبیستینەوە. ئێمە لە سەرەتاوە وەک بەشێک لە کێشەی ناوخۆی بزوتەوەکە و ململانەی دەسەڵات سیرمان کردووە، بەڵام کاتێ عومەری سەیعەلی ڕێکخەری گشتی بزوتەوەکە لە کۆبوونەوەی گشتیدا و لە 11 ئاساری ئەم ساڵدا لە میدیا و دەستگاکانی ڕاگەیاندنەوە بۆ ڕایگشتی قسەیەکات و ناحەقی و بێویژدانی و تەنانەت سوکایەتی بە مێژووی بیر و کاری سیاسی کاک نەوشیروان و هاوڕێکانیەکە، ناچارمان بە وەڵامدانەوەیەک بۆ ڕایگشتی ئەکات و تێیدا ڕاشکاوی هەندێ حەقیقەت و مێژوو بخەینە ڕوو.
بەندە زیاتر لە 50 ساڵ لە گشت ویزگەکانی خەباتی و پێشمەرگایەتیدا هاوڕێ و پشتیوان و هاوسەنگەری کاکم نەوشوام مستەفا بووم تا ئەو ڕۆژەی دواهەناسەی داوە پێکەوە لە نزیکەوە لە تەکیا بووم ئەگەر بنووسم و قسە بکەم کە هیوادارم لە ئایندەدا بتوانم زۆر هەیە بۆ وتن. یەکەم، سەبارەت بە پارە و پوڵ و مڵک لێرەوە ڕایدەگەێنم کە کاکم نەوشوام مستەفا لە سەرەتای شۆڕشی نوێوە هەمیشە دارایی شۆڕشی لابووە و دەسەڵاتی خەرجی هەبووە لە بزوتەوەی گۆڕانیشدا بە هەمان شێوە، بەڵام هەرگیز نەخۆی بە خاوەنی زانیوە و نە بە شێوەیەک ڕەفتاری کردووە کە خۆی خاوەنداری بکە. ئەوەندە بەسە بڵێم خەرجی ماڵەکەی لە پشتێکی بازاری میترۆ ئەکرا و ئەو چەندان ملیۆن دۆلارش کە باسی ئەکەن بۆ بزوتنەوەکە و پرۆژە سیاسەکەی خەرجەکرا. خەرجی خەسەخانە و کرێی خانۆکەی لەندەن هاوڕێکانی وەکو یارمەتی بۆیان خرج کردووە و دەستی بۆ پارەی بزوتەوەکان نەبردووە. ئەوانیش لە ژیاندا ماون بۆیە هەر کەس و لایەنێ وەک مڵکی شەخسی کاکنەوشیروان ڕەفتار بۆ مڵک و پارە جێماوانەوە بکە جگە لە ناشینکردنی مێژوی ئەو پیاوە هیچی تێر نییە. هەموو بیرکردنەوە پیلانیشی بۆ چارەنووسی زەوی گردی زەرگەتە کاریشی بۆ کردبوو ئەوە بوو بکرێ بە وەقف لەسەر زانکۆی سلێمانیوم وەک شارێکی ڕۆشنبیری گەشەی پێ بدرێ. بۆیە هەواڵی تاپۆکردن و گواستنەوەی مڵکایەتی گردەکە لە پرسەکەیدا ئێمەی تاسان و تووشی شۆکی کردین. دووەم، سەبارەت بە جێگرەوە و دەسەڵاتی مناڵ و خزمەکانی بیر و باوەڕی ئەو زاتە زۆر ڕوون و ئاشکرا بووە. هەمیشە لای خۆمان و بە مناڵەکانی وتووە کە حەز ناکە کاری سیاسی بکەن و تەنانەت چەند جارێک بە ئێمەی ئەود کە با لە کۆڕ و کۆبنەوەدا بێن و فێری ماریفەت و تێکەڵاوی کۆمەڵایەتی ببن. بۆ دەسەڵات و جێگرەوەی پۆستی ڕێخەری گشتی بزوتنەوەکەش ئەو سەروەختەی کە دکتۆرەکانی بێ ئومێدیان کرد لەوەی چاک ببێتەوە چەند مانگێ پێش وەفاتی لە خەسەخانەی مارسدنی مەلەکی بەریتانیا پەیامی بۆ هاوڕێکانی لە بزوتەوەکەدا ناردووم داوای لێکردن پێش کۆچی خۆی هەڵبژاردنێک بۆ ڕێخەری گشتی بکەن. پێی خۆش بوو پێشمەرجی ڕێخەری گشتی نوێ ببینێ و ببیسێ. هەرگیز نەکەسی بۆ ئەو پۆستە ڕاستپاردووە نەداواشی کردووە کەسێکی دیاری کرا و جێگرەوەی بێ. ئەو پەیامە نەگەیشت یان کاری پێنەکرا نەمانزانی بۆ. لە کۆتاییە بە پێویستی ئەزانم بڵێم ئەوەی لە دوای حەڤەی مایسی 2007ەوە دەستە و گروپە جیاوازەکانی گۆڕانی گردەکەی زەرگەتە لە چاواشەکاری و لادان و شکاندن و سوکایەتی بە مێژوو فکر و کاری نەوشوام مستەفا کردویانە هەرگیز هیچ دژمنێکی دەرەوە و نەیانیشی ناوخۆ نەیتوانیوە پێ بکە. ئەو فەرهەنگە لە کاری سیاسی و خەبات و پێشمەرگایەتی نەوشوام مستەفا سەروەتێکی گەورەی نەتەوەی و نیشتیمانیەکەمان بوو بە خوێن و ماندووبوونی هەزاران پێشمەرگە و کەم ئەندامی سەنگەر و سەدان هەزار قوربانی بۆ میلەتەکەمان بەدەست هاتبوو دەبێرواش ببێنێتەوە. هەموو ویژدانێکی زیندوو تەنیا ئەو بەڵگەی بەسە کە چۆن ڕێخەر و سەرکردایەتی بزوتنەوەکە پاش مردنی کاکنەوشیروان وەک تۆڵەکردنەوەیەک لە هەڵپەی هاوپەیمانی و چوونە ئەو حکوومەتە حیزبیەدا بوون کە بە تۆمەتی تیرۆر و کوشتن و تێکدانی ئاسایشی کوردستان فەرمانی گرتنیان بۆ کاکم نەوشوام مستەفا دەرکردبووم بۆ گەڕانەوەی مافی مێژووی و ڕێزی 50 ساڵ تێکۆشانی پێیان وترا، بەڵام ئەوان هەر بە مەبەست داوای لێبوردنێکیان لەو حیزب و دام و دەستگایانە مەطلب نەبوو. ئەوە بابەتەکەی براکەی کاک نەوشوام مستەفا بوو کە بۆم خوێندنەوە. هیوادارم تۆ قسەی ئێمە نییە کە ئێمە ئەمان و کوڕەکانی خیانەتکارن فڵان و فیسارەکان خیانەتکارن کۆمەڵێک لات و لود لەو گردان و بۆ نەوشوام مستەفا بەکارهێنن بۆ گیرفان و بۆ پارە و بۆ پۆست. شتەکانمان ڕوونە بەڕاستی کاکە، شتەکانمان ڕوونە. هەمووتانە بێ ڕاستیانە بزانن عەزیزان و خۆشەویستان. ناکرێت ئێوە دابنیشن بەجێ کۆمەڵێک دەمپیس و لات و لوت و سەرخۆشی گردەکە دابنیشن بڕوا بۆ قسە قۆڕانە بکەن کە ئەوانە جگەل لە زمانی جوێن و سوکایەتی بەکبە بە خەڵک هیچ مافێکی تریان نییە. یەک بابەتی کەشتان بۆ خوێنمەوە ئەمیشنی سارا عەزیزە حکایەتی مڵک و ماڵەکانی کۆمپانیای وشە. جا عەزیزان ئێسا 282 زەوی تیژاتە سەر لە ئینی بازیان ئی کارگەچی من تۆ کە هەمووی بە ناوی کوی نەوشوام مستەفاوەیە 280 ئەوە بابی خوێنەزای سارا عەزیز ئەڵێچ حکایەتی مڵک و ماڵەکانی کۆمپانیای فشە عەفو کۆمپانیای وشە.
لە ساڵی 2001دا کاک مولەزام عومەر و کاک قادری حاجی عەلی و من بڕیارماندا کاروباری حیزبی لە ناوێشێتیدا نەکەین. هەر وەک ئەندامێکی یەکێتی لە ماڵی خۆماندا بنیشین و تەرەفداری هیچ دەستە و گروپێکیش لە ناوێشێتیدا نەبین. لە هەڵبژاردەکانی ناوخۆدا بێلایەن بووین و بەرنامەکەی کاک نەوشیروانمان پێپەسەند نەبوو. هەرچەندە دەرێخیمان لە ڕاو بۆ چوونەکانی خۆمان لە بوارە سیاسی و ڕاگەیاندەکاندا نەکردووە. پاش واسێنانی کاک نەوشیروان و وەرگرتنی گردی زەرگەتە و ئاپارتمانێکی گەورە و 280 دۆنم زەوی لە بازیان و 10 ملیۆن دۆلار لەلایەن مام جەلالەوە، ئێمە یانی کاک مولازم عومەر و کاک قادری حاجی عەلی و من واتە ساڵح عەزیز بە چاکمانزانی لەگەڵ کاک نەوشیرواندا لەمەڕ پێکەوە کارکردنێکی نوێ ئەم جاریان بە شێوازێکی جیاواز لە ناوێشێتیدا گفتوگۆ بکەین. پاش چەندین جار دانیشتن و وتوێش لە ئەنجامدا دەستەیەکی پێشکەسیمان وەک سەرکردایەتی ئەم مینبەرە پێکهێنا کە بە شێوەیەکی ئاشکرا و دیموکراتیانە و سەردەمیانە لە پێناوی چاکسازی لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا درێژە بە خەباتی بدات. ئەوەی نەبووە، ئەوەی ئەبووە بەربەست لەم کارەدا هەوڵی کاک نەوشیروان بوو کە ئێویست ئەم مڵک و ماڵە لەسەر کۆمپانیای وشە تاپۆ بکە کە هی خۆی بوو. بۆیە ئێمە پێمان وت باشتر وایە بە ناوی تۆوە نەبێ. ئەم ڕێبازە یەکێک لە کارە گرنگەکانی چوونەوەیە بەگشت ئەوانەی تەماعیان لە سەروەت و سامانی خەڵک و ئەم نیشتیمانەیە. با هەوڵ بدەین ڕێگەیەکی دیکە بدۆزینەوە. کاک نەوشیروان وتی با بە ناوی هەر پێنجمانەوەی بکەین. ئێمە ڕەتمان کردەوە و ڕازی نەبووین و بە شۆخیەوە وتمان یانی کە مردین مناڵەکانمان بێن و بڵێن باشی بەشی باوکمان پێوەیە، باوکمانی پێوەیە. چوینە لای کاک ڕوشدی عەزیز کە لە بەشی یاسایی گردەکە کاریە کرد بۆ ئەوەی بتوانێت دەرچەیەک بۆ ئەو مەسەلەیە بدۆزێتەوە و تاپۆکەی بخرێتە سەر جەمعیەتێک یا ڕێکخراوەیەک هەتا ئەم مینبەرەش هەبێ و بەردەوام بێ یا ببێتە شتێکی دی بتوانێت سوود لەو مڵک و ماڵە وەربژیرێ. دوای نەمان یا هەڵوەشانەوەی ئەم قەوارەیەش ئەوە ببەخشێ بە زانکۆ یا هەر پرۆژەیەکی خێری بەڵام سەرکەوتو نەبوو. دوجار کاک مولازم عومەر چووە لای کاک دڵشاد عوسمان کە شارەزاییەکی باشی لەو بوارەدا هەبوو. ئەو توانی بووی بەرنامەیەک یا سیخەیەک بۆ گرفتەکە بدۆزێتەوە. کاک نەوشیروان ئامادە نەبوو تەماشای بابەتەکەش بکە. دوجار نیشانیدا کە لەسەر کۆمپانیای وشە و تاپۆی ئەکا کە هەر پشکەکانی هی خۆی بوون. من چەندین جار ناچار کراوم کە لەسەر ئەم مەسەلەی و گەلێ مەسەلەی زۆر گرنگ قسە بکەم و چاواشەکاریەکان ڕاستکەمەوە، حیکایەتەکانی وەخۆی چۆنە بژێرمەوە. بەڵام هەڵوێستی نیشتیمان پەروەرانەی گۆڕان لەمەڕ پاراستنی یەک پارچەی هەرێم و پارێزگاری ئەم قەوارەیە بێدەنگیم لێ کردووە. ماوەیەک بەسەر چوو کاک مولازم عومەر و کاک قادر لەگەڵ مندا قسەیان کرد کە چیتر نایانەوێ لەگەڵ کاک نەوشیرواندا بمێننەوە. بەڵام بۆ سیفەتەی کە ئێمە سێ هاوڕێ هەمیشە پێکەوە بووین و ماوەیەکی درێژمان لەناو ئەم گێژا و ڕووداوانەدا بەسەر بردووە، زۆر هەوڵمدا پەشیمانیان بکەمەوە بێسوود بووم. هەرچەندە من دڵشکاوتر بووم، بەڵام دەست هەڵگرتن لە پەیامێک کە خۆمان نەخشە کێشەکەی بوون لای من ستەمێکی گەورە بووم. ئەوان ڕۆیشتن ئیتر چی ڕوویدا و چی بەدوادا هات لێرەدا منیش باسەکەم ئەوەستێنم و بۆ بیرەوەریەکانمی بەجێ ئەهێڵم. ئەمانە هەمووی حەقایقی مێژوون خۆشەویستان، ئەمە ڕاستی ئەم مۆزوعانەیە. ئیتر ئەمانە بۆ واشەڕ بەم عالەمە ئەفرۆشن. خۆشەویستان عەزیزان و خۆشەویستانی من نیۆڕۆ، من قەناعەتم بە کۆمەڵێ مەواضع هەیە بە ئەم دوو قسەیشتان بۆ کەموتی بەجێتانە هێڵم. خۆشەویستانی من قەناعەتم بە کۆمەڵێ مەواضع هەیە. نابێ باسی ئەوەکەین بڵێن وڵا فڵان کەس مردووە نابێ باسی بکەین. خەڵک وا ئەزانێت کە تۆ باسی کەسێکی تەبێ ئیلا سوکایەتی پێ بکەیت، درۆ بکەی، بێڕێزی بکەی. بەڵام بەحسەکان بەڕاستی ئەمە نییە عەزیزان و خۆشەویستانی من. سێریکەن کاک نەوشیروان مستەفا خۆی باسی مەلام سەفای کردو مردوو بووە، باسی ئیدریسی کردو مردوو بووە، باسی سەدان کەسی کردووە شەهید کراون لە ژیاندا نەماون. ئێمە ئێسەیین باسی دەیان نووسەرەکەن لە ژیاندا نەماوە، باسی هیتلەرەکەین، باسی مۆسۆلۆنیەکەین، باسی خومینیەکەین، باسی شای ئێرانەکەین، باسی سەدام حوسێنەکەین. ئەو قسەی قۆڕە کەسێک مردیتن نابێ باسی بکرێ، چونکە ئەو کەسانە لە مێژووە ڕۆڵێکیان هەبووە. ئێستا بۆ نمونە باوکی من یا باوکی کەسێکی تر کە خەڵکی ئاسایی ناو مجتەمع بۆ مردووە پێویستی باسکردن نییە. بەڵام ئەو کەسانەی کە لە مێژووە ڕۆڵێکیان بینیوە یان نزیک بوون لە پیاوێکەوە کە ڕۆڵ ببینێ، ئەوە باسکردنیان ئاسانە، ئەبێ باسکرێ بەڕاستی. من نیوەڕۆ ڕێکلامێکم کرد کە لایڤێ بکەم لەسەر
بۆ نمونە بەهین قساکەم لەسەر شعلەخانی هاوسەری کاک نەوشوام سەفا کە چەندە ڕۆڵی هەبووە لەوەدا کە فشار لەسەر نەوشوام سەفا بکە بۆ ئەوەی ئەم مڵکومەڵە بێبێ کوڕەکانی چەند شەڕی لەگەڵا کردووە چۆن بۆ چۆن نەبووە کاک نەوشوان جاری ئاخر بۆ گەڕێەوە بۆ گردەکە کێشەکان چۆن بوو بۆ نەچوو بۆ تەعزیەکەی نەگەڕێەوە بۆ تەعزیێژنەکەی ئەم مۆزوعانە هەمووی لای منە خۆشەویستان من دەیان بەڵگەیترم لەلایەن بەڵام برادەران هەر تەلەفۆنەکەن کاگەرم بە قوربانە بن باسی ئەوە نەکەیت و کاکە بەساقە باسی ئەو نەکە تەکلیفکاری ناڵن ئیشەکانمان کەینانی ناڵن ئێمە بۆ مێژوو ڕاستیەکان بۆ هەموو خەڵک ڕوونکەینەوە بۆی هەموو خەڵک تێبگان هەر یەکە بە جۆرێ بەڕاستی هەیە لە دڵسۆزیەتی هەیە گەڵێ کاکە لەبەر بەژەوەندیەتی هەیە گەڵێ کاگارام کاکە تخواقێ ناباسی ئەو مۆزوعانە مەکە بەڵام بەڕێی من ئەبوایە ئەو لایڤم بکردایە چونکە ئەوە مۆزوعە ئەمە ئیلاقی بەسەر ئەو خانمەوە نییە ڕۆحی شاد بێ من حرمەتم بۆی هەیە ڕێزم بۆی هەیە من کە وەختێک ئەو خانمە کۆچی دوایی کە لایڤم لەسەر کرد هەمومان دڵگران بووین بۆی بەڵام ئەم ژنە ڕۆڵی هەبووە لە بردننی ئەم سامانە سەدان ملیۆنیە بۆ کوڕەکانی ناکرێتەوە لێ دەرباسکەی بەناوی ئەوە کە نازانم چونکە ئەم ژنە زوڵمی کردووە بەڕاستی ناحەقی کردووە عەزیزان بۆیە من لێرە بابەتە کۆتایی پێێنم بەداخەوە نەیانێش کە من ئەو لایڤە بکەم برادران تەکلیفیان کرد و میش بەڕاستی نەمکرد من ئیتر قسەیەکی ترم بۆ ئەوەی خۆشەویستان نەماوە جەماعەتی گردەکەیش خۆتان هەمووتانە بێ بزانن من خۆم بە تەرەفی مەسعود بازانی و بە تەرەفی مەسرور و بە تەرەفی جەلال تاڵەبانی و بە تەرەفی ئەمانە ئەزانم بەڕاستی یا خۆم بە تەرەفی نەوشام سەفا ئەزانم ئێستش کە باسی کوڕەکانی نەوشام سەفاکەن لەبەر یەک و دوو دز و جەردە من باسییانەکەم لە حەقەتە بەڵام من هیچ کاتێ ئەو کەسانی کە چەوەرە و مەورە لە دەوروبەریانەوە قلکە خەتیان بەخوا بەرا من ڕەفیقی ئەوان نیم خۆشەویستان بەخوا برا من ڕەفیقی ئەو کەسانە نیم ئەم هەر درۆدە لەستە و ڕیاکاری و ساختەکاری و شەو تابانی سەرخۆشن و بەسەر خۆشییان قسەیەکەن و بەڕاستی من خۆم بە ڕەفیقی ئەوانە نازانم عزیزان و خۆشەویستان بە هیچ جۆرێ بە نمونە من دژی مەسعود بازانی قساکەم ینی خۆم لەویش بە گەورەتر زانم ها بەڵام مەجبورم لەبەرەوەی ئەو واقعە هەیە لە کوردستانە من نیەم لەسەر لاوری شێخ جەنگی و پاڤێڵ تاڵەبانی و ئەمانە قساکەم کاتی خۆی سەر مام جەلال قسەم کردووە سەر نەوشام سەفا قسەم کردووە بەڕاستی من نایم لەسەر کۆمەڵی خەڵکی چەخۆکێش و نازانم لات و لوت و ئارەخۆر و پیاوی ئەو گرگن و نازانم چڵێت و پڵیت قسە بکەم بەڕاستی کاری من نین عزیزان و خۆشەویستان لەبەرەوە تکایە زۆر کەس قسە بەندە کاگەران فڵان کەس وا ئەڵێ جواب من جوابی ئەوانە نادەمەوە خۆشەویستان من لەو ئاستانیم بەڕاستی بێم جوابی کۆمەڵی خەڵکی خەڵتە بدەمەوە کاکە جارێ من لە دنیای خوا ڕقم لە نۆکەرە هەر ئینسانە نۆکە سیفەت بێ من ڕقم لێتی من تاقەتی نۆکەر نییە جواب بەمەوە کاکە تێگەن من بۆ نمونە مەسعود بازانی قسە مەسەری هەیە یکەم لاوری شێخ جەنگی پاڤێڵ تاڵەبانی نازانم فڵان ئەوانە مۆقعیەتێکیان هەیە لە حەقیقەتە بەڵام کابرا دانیشێ ئاوای ژێڕێ بۆ ماڵی چیای نەوشام سەفا یا ترشەکە بە کەبابی چیا و نماوە یان هاوینیان باوەشێنیەکە یان ئازانم سپلێتی بۆ داگرسێنێ وڵی کاکە من لە ئاسی ئەوانی خۆم بگەم بە ڕەفیقی ئەوانە بەڕاستی خۆشەویستان ئەوەی ئیشی من نییە کێشتیم پیاڵێ گەردنی ئازابی خۆشەویستان بەڕاستی گەردنی ئازابی هەر کەسی هەچێکم پیاڵێ من کێشەم نییە لەبەرەوە خۆتان دابنێن بۆ ئەم لایڤەی ترم لە چەند ڕۆژی ئایندەیە لەسەر مەسەلەی هەموو نووسەرە خۆفرۆشەکان خۆشەویستان ئەو نووسەرە خۆفرۆشانە کە کێ پارەیان نادێ لەسەر قەیوان لەسەر ستاندار لەسەر هەموو ئەمانە پارە لە کێ وەرەگرن کێ سەرپەرشتیانەکە پێیجەکانی چێیە فڵانەکانی چێیە لەسەر هەموو ئەمانە قسە و باستان بۆکەم زۆر برادریش پێم ئەڵێ بۆچی دیفاع لە شیرینی ژنی کاوەگەرمیانی نەکرد دێشی جوتم خۆشەویستان من دیفاع لە هیچ گۆڕانێک ناکەم ئەگەر شیرین خانی بەڕێز هاوسەری کاوەگەرمیانی ئەتوانێت بنامەیەک بنووسێ بڵێ من لە فراکسیۆنی گۆڕانی ئێمە دەرەوە سەربەخۆ بۆ خۆم وەکو کەسێک ئەمێنمەوە من بە هەموو تۆنەوە لە پشتی ڕاوەستم بەڕاستی بەڵام هەتاوەکو ئەم خانمە نامەیەک نەنووسێ ئەم شیرین خانمە نامەیەک نەنووسێ و داوان و نەڵێ کە من لە فراکسیۆنی گۆڕان کشاومەتەوە و من تەنها خۆم سەربەخۆ کاری خۆمەکەم بەڕاستی من ناتوانم دیفاع لە هیچ کەسێک لەوانە بکەم لاقەتە ئەمە هەر کەسە ڕێی خۆی تکاکە خۆ بە زۆر نییە تەواو ڕێم ئاوایە من حرمەتم بۆ هەموو لایەکتانەیە عزیزان و خۆشەویستان چاوتان ماچەکەم شەو شەوگاتان خۆش بێ ئیشەڵڵا لە چەند شەوی ئایندە بە یەکەگەینەوە بۆ لایڤێکی زۆر جوان قوربانی ئێوە خواتان لەگەڵ یەکەیەکە ناوی هەمووتان بۆ ڕیزەکەم ئەوانەی کە پارەخۆری قەیوان و مەیوان و دزی و فزیەکان دەی قوربانتان شەو شەوگاتان خۆش بێ چای من عزیزان